ریال مەدرید گورزی پێکەوت و کۆرتوا لە دەستدا. ڕاهێنەری مانچستەر یونایتیدیش لە سەروبەندی دەرکردنە. سلااوتان لەبێت کلینکی پزیشکییانی ریال مەدرید چۆڵ نابێ و ئەوە تا کۆرتوار جارێکی دیکە تووشی پێکان هاتوو کێشە بۆیانەکەی دروست دەکات. جگەلەوەی کە ئێمباپێ و دیاز و هەروەها ئەلەبا پێکانیان هەیە. ئەمڕۆ دووشەمەیانەی شانە ڕایگەیاند کە دوای ئەو پشکنینە لەلایەن تیمی پزیشکییانەکەوە تیبۆ کۆرتوا گۆڵپارێزیانەکە ئەنجام درراوە دەرکەوتووە کە پێکانی ماسوولەکانی بەستەری قاچی چەپی هەیە. پشکنینی زیاتریشی بۆ دەکەن. کارلۆ ئەنچیلۆتی ڕاهێنەری یانەی ریال مەدرید دوای ئەوەی کە شەوی ڕابردوو لە گەڕی هەشتەمی لالیگا بەرامبەر بەیانی ئەتلتیکۆ مەدرید یەکسان بوو لە دێربی مەدریددا ڕایگەیاند کۆرتوا لە یاری دێربیدا تووشی پێکان بوو. هەروەها فابریزیۆ ڕۆمانۆ شارەزای مێرکاتۆ لە هەژمای تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ئاشکرای کردووە پێشبینی ناکرێت تی بۆ کۆرتوا بگەڕێتەوە بۆ بەشداریکردن لە یاریەکان پێش کۆتایی هاتنی پشووی نێودەوڵەتی لە مانگی تشرینی یەکەمی داهاتوودا بەمانای ئەوەی کە کۆرتوا 2 تا 3 هەفتەی دیکە یاری ناکە. کۆرتوا وەرزی ڕابردووش بە تەواوی لەگەڵ تیپەکەیدا دابڕابوو دوای ئەوەی کە تووشی پێکانێکی قورس بوو نەشتەرگەریشی ئەنجامدا. بە شێوەیەکی چاوەڕوان نەکراوە ئەمڕۆ دووشەمە ئانتوان گریزمان ئەستێرەی فەڕەنسی یانی ئەتلتیکۆ مەدریدی ئیسپانی وازێنانی لە هەڵبژاردەی وڵاتەکەی ڕاگەیاند و ڕایگەیاند کە چیتر یاری نێودەوڵەتی ئەنجام نادا. گرێزمان تەمەنی 33 ساڵە و دیار نییە بۆچی ئەم بڕیارەی داوە. یاریزانەکە لە ئەکاونتی خۆی لە ئینستاگرام بڵاوی کردەوە بەدڵێکی پڕ لە یادگاریەوە لەم بەشە جوانێ ژیانم دادەخەم و سپاس بۆ ئەو سەرکێشیە جوانە و بەم نزیکانە دەتان بینمەوە. ئەنتوان گریزمانی ئەستێرەی فەڕەنسی بۆ یانەکانی ڕیال سۆسیداد بارسلۆنا و ئەتلتیکۆ مەدرید دیاری کردووە و لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنساش مۆندیالی 2018 لە رووسیا بەدەستێنا. هەروها لە مۆندیالی 2022 لەگەڵ تیپەکەی گەیشتنە یاری کۆتایی. دۆخی مانچستەر یونایتید ئینگلیزی بەرەو خراپیە و دەنگۆی دوورخستنەوەی تێنهاگی ڕاینەر زیاتر بووە. ئەمەش دوای ئەوەی کە دوێنێ تیپەکە لە پرێمە لیگ لە یاریگەی خۆی بە خراپی دۆڕا و بەرامبەر بە تۆتنهام بە 3 گۆڵی بێ بەرامبەر شکستیێنە. میدیای بریتانیا ئەمڕۆ بڵاویان کردوێتەوە کە تێنهاگ زۆری نەماوە لە مانچستەر و هەر بزارە دەرکرا چونکە نەیتوانیەوە ئاستی تیپەکە باش بکە و بگرە خراپتر بووە. هاوکات جارێکی دیکە باز لەوە دەکرێت کە ماسیمۆ ئالێگری ڕاهێنەری ئیتالی لە شوێنی تێنهاگ دەبێتە ڕاهێنەری شەیتانە سوورەکان. پێشتر لە هاوینی ڕابردوو هەواڵی پەیوەندیکردنی ئالێگری بە مانچستەر یونایتید هەبوو. بەڵام دواتر هەر تێنهاگ لە تیپەکە بەردەوام بوو بەڵام ئێستا وەزعەکە بێتام بوو و هاندەرانی مانچستەر بە وەزع ڕازینین و داوای گۆڕانکاری و چاکسازی لە ئیدارەی یانەکەیان دەکەن. نەیمار جۆنیۆر یاریزانی بەرازیلی تا ئێستا هیچ سوودێکی بۆ یانەی هیلالی سعودی نەبوو و بە $70 بەردەگرێت. لەگەڵ ئەوەشدا هێشتا ناڕازیە و دەیەوێت یانەکە بەجێبێڕێت. میدیاکانی بەرازیل بڵاویان کردوێتەوە کە نەیمار بڕیاری دا و گرێبەستەکەی لەگەڵ یانەی هیلالی سعودی نوێ نەکاتەوە و دوای کۆتاییاتی گرێبەستەکەی سعودیە بەجێبێڕێت و جارێکی دیکە بگەڕێتەوە یانەی سانتۆسی بەرازیلی. نەیمار لە هاوینی 2023 بە بڕی 90 ملیۆن یۆرۆ ڕووی کردە یانەی هیلالی سعودی گرێبەستەکەشی بۆ ماوەی 2 وەرز بوو بەڵام تەنیا 5 یاری بۆ یانەکە کردووە بەهۆی پێکانێکی درێژخایەنەوە هیچی بۆ یانەکە نەکردووە و ئەم هەموو پارێشی لەسەر کەوتووە. نەیمار گرێبەستی لەگەڵ هیلال لە هاوینی داهاتوو کۆتایی دێ و یانە سعودیەکەش چ تەمایەکیان پێی نییە و خواخوایانە کە کات بڕوا و نەیمار یانە کۆڵ بێتەوە چونکە هاتنی یاریزانەکە بۆ یانەکان زەرەرێکی گەورە بوو چش لە پارەکەی کە سووتە. کاتێکی خۆش.